سەرۆکی دەستەی وەبەرهێنان بە کوردستان 24 ڕاگەیان لە ماوەی کابینەی نوێمدا مۆڵەت بە 430 پرۆژەی وەبەرهێنان درراوە. هەروەها دەبێژە و لەسەر فەرمانە سەرۆکوەزیر مەسعود بازانی دەپێناوە بەرفرەهکردنا ڕۆبەرێ پرۆژێن وەبەرهێنانی ڕسومات لەسەر پرۆژێن وەبەرهێنانی هەرێما کوردستانی هاتیە لادان. لە هەموو ئەو کەرتە ئابوووریانەی کە کاریگەرن لە هەرێمی کوردستان دەبینی دەست و پەنجەی وەبەرهێنەران دیارە و لە پرۆژەی گەورە و لە پرۆژەی استراتیژی بە تایبەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زیاتری بە کارتی تایبەت و بە وەبەرهێنەران داوە تاکو ببنە بەشێک لە پرۆژە گەورەکانی گەورە استراتیژیەکانی هەرێمی کوردستان ئەگەر تەماشای پرۆژەی بە بازارکردنی گەنم و پرۆژەکانی گەورەی چیمەنتو و پرۆژەی چاندنی پتاتە و دواتر تەزدیرکردنی پتاتە و دروستکردنی بەرهەمەکانی پتاتە کە ئێستا ئێمە هیچ ڕسوماتێکی وەبەرهێنان لە وەبەرهێنەران وەرناگرین بە فەرمانی سەرۆک وەزیران تاکو هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان سوود لە دەرفەتەکان وەربگرێ و سوود لەو ئیجرئاتانە وەربگرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی. ئەفرۆ ڕسمە ئیرۆ لە پاژێری هەولێری برێڤە چووک و قەلغان و ڕێسلێنانە سەرۆکوەزیران مەسعود بازانی بوو ji بوو وان وەربەرهێنەرên هەرێما کوردستانê ku di demên raborî da taybet di demê qeyranan da ku alîkariya başa hikûmeta Herêma Kurdistanê kiriye herwiha destekî zêrin jî hebûye ji avadanîkirina Herêma Kurdistanê û karê weberhênanê li Herêma Kurdistanê ku roj bi roj Herêma Kurdistanê bi hemî bajarên xwe ve bajarokên xwe ve digeşesendineka berdewam daye ku weberhênerên Herêma Kurdistanê hemahengin alîkarin digel hikûmeta Herêma Kurdistanê ji bo vê çendê kuroyekî ciwantir û şaristaniyetîtir li Herêma Kurdistanê pêşanê cîhanê bidin. Di heman dem de hikûmeta Herêma Kurdistanê ji berdewam hawkariyên baş yên weberhêneran dikin ji bo vê çendê hemahengiyeka baş hebîtin bo pêşxistina kertê weberhênanê li Herêma Kurdistanê. بەڕێز ئەحمەد ڕێکانی سەرۆکی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان سەبارەت بە ئاسانکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنان لە هەولێرەوە لەگەڵمانە کاک ئەحمەد سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن لە قۆناغە جیاوازەکاندا وەکو ئەوکارم عەباس باسی کردەوە یارمەتی حکوومەتانەوە بۆ نمونە لە کاتی کۆڕۆنادا ئێستا پاڵپشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئێوە بۆ وەبەرهێنان چۆنە؟ بەڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕاستی ئەمڕۆ زۆر بە خۆشحالیەوە دیمەنێکی زۆر جوانمان بینی لە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ڕێزلێنان لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بۆ ئەو وەبەرهێنەرانەی کە لەو ماوەی ڕابردوو لەو چەند ساڵە لەو چەند ساڵەی کە قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان بوو ئەم وەبەرهێنانەی کوردستان چۆن توانیان پرۆژەی زۆر چاکی خزمەتگوزاری هەر لە دروستکردنی قوتابخانە و بنکەی تەندروستی و نەخۆشخانە و چەندەها پرۆژەی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان ئەنجامیاندایە. ئەمڕۆ ئێمە زۆر دڵخۆش بووین کە بینیمان هەم ئەو ژمارە زۆرە لە پرۆژەکان ئەنجام درایە هەم بینیمان چۆن جەنابی سەرۆکی حکوومەت ئەمڕۆ ڕێزی لەو وەبەرهێنانەی گرت کە تەقدیر و سوپاسێکی ئەم وەبەرهێنانەی کرد کە لەو ماوەیە شان بەشانی حکوومەتی هەرێم توانیانە پرۆژەی گەورە ئەنجام بدەن و ئەوان بەشێک بن لەم هەڵمەتەی ئاوادانکردنەوە و ئەوەی کە دەگوترێتن وەبەرهێنەر تەنها چاوی لە سوودە یان چاوی لە بەرژەوەندی خاصی خۆیتی ئێمە ئەو ڕۆبوومان شتێکی ترمان بینی دیمەنێکی زۆر جوان هەر لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە شارەکانی هەرێمی کوردستان لە قەزا و ناحیەکان کە خەڵکێکی زۆرمان بینی خێرخوازێکی زۆرمان بینی بە دەیان پرۆژەی جوانیان ئەنجامدا بوو کە ئەمە دیمەنێکی زۆر جوانە و زاهیرەیەکی زۆر نوێیە پڕاستی لە هەرێمی کوردستان کە وەکو وڵاتانی گەورە خەڵکی ئێمەش وەبەرهێنەر بیر لەو جانەبەیە دەخاتەوە. بەڵێ زۆر باشە بەڕێز ڕێکانی تەگوت و ئیرۆ بەوێن دیمەنان ئەم گەلێکی دڵخۆش بین بەوێ ڕێزلێنانە سەرۆکوەزیران مەسعود بازانی بۆ وەبەرهێنەران ئەنی ئەف ڕێزلێنانە سەرۆکوەزیران و پشتەوانیە سەرۆکوەزیران مەسعود بازانی ji بۆ وەبەرهێنانان هەتا چەند وەها دەکەتن ku وەبەرهێنەر jî karên baştir projeyên baştir pêşkêşî Herêma Kurdistanê bikin.
بله بالتاكيد يعني ام رزليانا كارك زور بيروز بو و دبيت هاندانك بو و برهنرد ما كبشين زياتر و دوريكي باشتر ببينين و بتوانن بروجي باشتر انجام بدن و همان او پشگیری جنابی سروکی حکومت لپروژکانی و برهنان لهمو کرتکان که پشگیری پروژکانی بتایبتی پروژکانی پیشسازی و کشتوکالی و گشتیاری و کلو کابینه به صراحت دبینین پیجوچونه کی برچاوی بینیوا و همو کات جنابی سروکی حکومت پشگیری پروژکانی و برهنان بو و هاوکاری کی سرکی بو و اما وادکات که بوبرنری ایمه زیاتر گروتینه کی بخوی بدات و بتوانیتن هم پروژکانی خیرخوازی هم پروژکانی بوبرهنان لکردستان با سرکوتوی زیاتر انجام بدات. باش کاک احمد ام بریارانه او پاپشانی سروکی حکومتی هرمی کردستان تا چند واکات بنیاده کی ابوری بهز لهرمی کردستان هبه. بله بالتأكيد يعني پشگیری سروکی حکومت و حکومت هرم کردستان بتایبتی لبو پروژکانی پیشسازی که لم سالانه رابردو چند پروژه‌ای که زور گوری پیشسازی انجام دراوه و هر وها پروژکانی کشتوکالی پروژکانی گشتیاری گوره انجام دراوه چندها بنداو دروست کراوه که وکو پروژه گشتیاری و پروژه کشتوکالی بکار دیتن اما براستی دبین که اما ببید ام پشگیری ام پروژانا انجام ندارن و دبیت هوی به هزبونی آبوری حریم کردستان و برهنان دتوانن چونکه امرو و برهنان لسرتسری عراق و لهمو ناوچکا پروژه گوره امرو لآرادایا ابی ایمش خومان لقل ام گوران کارنه که ناوچکا دروز بوا ایمه خومان آماده بکن و بتوانین هم بجداری بکن لشارکانی تری عراقی و بتوانین لهرمی کردستانیش پروژکانی خمان زیاتر هانی بدین و زیاتر بتوانین پروژکانی پرپی بدین و بتوانین شان بشان لگل حکومتی هرم این بج بتوانین آوادان کردن و بردوام بیتو و بتوانین بجداری لپروژکانی تری عراقیش بکن. بله زور باشه زمان آبوریه دا زانستی آبوریه دا آخفتنه که دبیجن کو سرمایه یا مترسیداره یعنی اگر جهکه یا کشهواکی اوله نبیتن اتر و برهنرش نکاریتن کاری خواه تیدا بردوامی پی بدتن اف پشتوانیا سروک وزیران و اف دروست کرنا کشهوایی که لبار یه آرام جبو کاری و برهنان لحرم کردستانه تا چنده وها کریه کو سرنجا و برهنری هم نافخویی هم جی یه بیانی را بکشید بوی چنده کاری و برهنان هرما کردستان دا بکن. بله بگومان ام پشگیری و بونا امن و آسایش الحرم کردستان و یاسه و برهنان که آسایی که زور گنجاو و که امتیازات زور باش داینه و برهنری یه ناخویی و برهنری بیانی اوانا همو سبب بو اوی پروژه گوره انجام بدن و برهنر بتوانن لحرم کردستان وکو شوینه که گنجاو تماشا بکن وکو پروژه وکو شوینه که سرمایکان وکو بلی امینه و دتوانن قازانج بکن و ترس لسر پروژه کانیان نیه اما درفته که لابو و برهنری خومان و برهنری بیانی دتوانیتن سود لم یاسانه و سود لم کشو هوایی کلا حرم کردستان هیا و او پیشگیری که حکومتی حرم لبو و برهنری خومالی و برهنری بیانی دکاتن اما همو يعني نقاط اساسي نبو وبرهنر كبير دكاتوا لهر ولاتي كبروجي انجام بدريت تماشای او خالانه دکات که چند لبرجواندی و برهنر دانا وکو یاساکه وکو پشگیری سپاس وکو آسانکاری لبول بله برس احمد رکانی سروکی کیتی و برهنرانی کردستان سپاس با مدبونی برستان بخیر بین سپاس برس رکانی